ئێرە یاریگای نێودەوڵەتی نەورۆزە لە شاری سلێمانی دوای گرژی و ئاڵۆزەکانی دوێنێ بەیانی لە نێوان هێزە ئەمنیەکان و لالەزاردا دواتر کە لاهوری شێخجەنگی دەستگیر کرا قسەکان هاتوونە سەر یانەی نەورۆز. من هەوڵمدا لەگەڵ بەڕێوەبەر و دەستەی کارژێڕی یانەکە قسە بکەم، بەڵام ئەوان ئامادە نەبوون هیچ قسەیە بکەن، بەڵام سەرچاوەیەک لە یانەی نەورۆز بە 1964 وت ئەوان لە ڕابردوودا تەنیا وەرزشیان کردو و دەیانەوێت تەنیا وەرزش بکەن و تێکەڵاوی هیچ لایەنێکی سیاسی نابن، دەیانەوێت خزمەتێکی وەرزشی بە شاری سلێمانی پێشکەش بکەن. قسەیەک هەیە لە ئێستادا وەک باس دەکرێتکە یەکێتی نیشتمانی کوردستان دەیەوێت خۆی بودجە بۆ یانەی نەورۆز دابین بکات و هەندێک لە ئەندامانی دەستەی کارژێڕی یانەکەش بگۆڕێت. لەسەرم بابەتە من قسەم لەگەڵ ئەرسەلان عەبدوڵڵا بەرپرسی دیسکی وەرزش کرد لە 1964 باسی لەوە کرد بۆ هەڵبژاردننی دەستەی کارژێڕی یانەیەک پێویستە لەژێر چاودێری ئۆلۆمپی عێراق و بەڕێوەبەرایەتی گشتی وەرشی هەرێمی کوردستان دەبێت لەژێر چاودێری ئەواندا ئەو هەڵبژاردنە بکرێت و دەبێت بە هەڵبژاردننیش بێت بە گۆڕانکاری ناکرێت ئەم بابەتە. ئەگەر بێت و بە هەڵبژاردن نەبێت و لەژێر چاودێری لیژنەی ئۆلۆمپی عێراق و بەڕێوەبەرایەتی گشتی وەرشی هەرێمی کوردستاندا نەبێت، ئەوە بە ناقانونی هەژمار دەکرێت و هیچ تەعامولیشی لەگەڵدا ناکرێت. ئەو سەرچاوەیەی یانەی نەورۆز کە پێی ڕاگەیاندین باسی لەوە کرد، یانەی نەورۆز تۆمار کراوە لە خولی ئەستێرەکانی عێراق و بڕیارە لە مانگی نۆدا بەشداری لە یاری خولی ئەستێرەکاندا بکات هاوشێوەی ساڵی ڕابردوو، بۆیە ئەوان لە ئامادەکاریدان بۆەوەی کە تەشکیلەی نوێی یانەکە دابڕێژن و هەندێک لە یاریزانیان ماوەکە بیهێنن، بۆی ئەوان ئامادەکاری خۆیان دەکەن بۆ یاریکردنی ئەم خولە و ئەڵێ ئێمە هیچ عیلاقەیەکمان بەو دۆخە سیاسیەوە نییە کە لە ئێستادا لە شاری سلێمانی دەگوزارێت، بۆیە چاوەڕوانی بڕیاری نوێژ دەکەن کە چی شتێکی دیکە ڕوودەدات، بەڵام ئەوەی کە هەیە دەبێت لەژێر چاودێری لیژنەی ئۆلۆمپی عێراق و بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش هەڵبژاردننی دەستەیەکی نوێ بە ئەنجام گەێنرێت بۆ یانەی نەورۆز ئەگەر بیانەوێت دەستەی کارژێڕی یانەکە بگۆڕن و لە هەمان کاتدا ئەگەر دەستێکی کارژێڕی یانەیەک هەڵبوەشێندرێتەوە دەبێت لەو 6 ئەندامەی کە هەیە 4 ئەندامیان دەست لە کار کێشتنەوە تاوەکو دەست بکرێ بە پرۆسەی هەڵبژاردنەکە لەژێر چاودێری ئەو دوو لایەنەی کە باسم کرد و ئەوەی کە هەیە لە ئێستادا من سەردانی ناو یاریگای نەورۆزم کرد کە سەرقاڵی ئاودێری چیمەنەکەی بوون و هیچ دۆخێک لێرە ناگوزرێت و هیچ هێزێکی ئەمنیش لێرە بوونی نییە. ئەوەی کە هەیە تەنها قسەیەک هەیە لەسەرەوەی کە دەستەی کارژێڕی یانەکە هەندێک لە ئەندامەکانی دەگۆڕێن.